الڕۆی دەسەر یەکەکان دڵنیایان تەواو نابێ و کاتەکەی ڕاتە 2027 و دەستکاری خزمەتگوزاریەکان کراوە. ئێمە زۆر نیگەرانی لە خزمەتگوزاریەکان. بەشداروانی پرۆژەیەکی نیشتەجەبوون لە قەزای کەلار کە بە پرۆژەی قەڵای شێروانە ناسراوە هاتوونەتە بەردەم و بەریهێنانی گەرمیان گربوونەتەوە. ئەوان دەڵێن ئەو ماوەی کە دانرابوو بۆ تەواوکردنی پرۆژەکەیان تاوەکو ئێستا ماوەکەی 2 ساڵی بەسەراچۆ تاوەکو ئێستا خانووەکانیان تەواوە. بۆ من بۆ قسەکردنی زیاترە ڕۆمە لای خاوەنی ئەو خانووانە خۆیان سڵاو لێبێ گرفتیەوە چییە بۆ یەکەی خانووەکانتان تەواو بکرایە؟ ئێمە لە کۆمەڵێ لە مامۆستایان و فەرمانبەران و تەنانەت پۆلیس و ئاسایش لە 2020 کۆمەڵی یەکە لە گەرمیان دەرچوو. یەکێک لەو یەکانە سنووری قەزای ڕزگاری بوو لە 2020 بە ناوی کۆمپانیای گاردینا قەڵای شێروانە سەرپەرشتی ئەو پرۆژەیە کرد. دەبوو لە 2024 ئەو یەکانە تەسمیل فەرمانبەران و بەشەکانی تر بووای بێ ئاسایش و پۆلیسوانە. ئێستاکەوە 2026 تاکو ئەمڕۆ لە 150 زیاتر و کەمتر کارەکانی کردووە. ئەگەر بەم ستافە و بەم شێوازە کار بکەم چەند ساڵێتر ئەبا هەرچەندە ئەوان وعدی 2024یاندا ئێستا وعدی 2025 و مانگی نوێیاندا دواتر گۆڕیان کردیانە 26 و مانگی سێ ئێستا گۆڕیانە کردیانتە مانگی نوێی 2026. بەڵام ئەڕۆی دەسەر یەکەکان دڵنیایان تەواو نابێ و کاتەکەی ڕاتە 2027 و دەستکاری خزمەتگوزاریەکان کراوە. ئێمە زۆر نیگەرانی لە خزمەتگوزاریەکان هەر لە دەرگاوە هەر لە پەنجەرەوە هەر لە کاتشی و کارەباکەی جێرزەمینی بووە ئێستا کوردیانەتە ئامود. بەشداروانی ئەو پرۆژە نزیکی چەند بەشداروانی ئەو یەکانە 600 و نزیکەی 50 ماڵە. ئەمە بۆ فەرمانبەران نزیکەی 500 ماڵێکتر ئەوە بازرگانیە دەستیان نەبردە بۆ ئەو یەکانە. بەڵام ئێمە 600 و هەندێکین 600 و نزیک 50 ماڵین لە 150 کاری تیا کراوە. ئێمە هەر هەممان کرێچین و ئەوە 2 ساڵە زیاترە کرێخانووە دەین دەبوو لە ناوخانی خۆمانە بڵێن ئەوە دەست ئەبین بۆ هەر دام و دەستگایەکی لە سنوورەکە ئیدارەی گەرمیان بێ بەرەوبەرایەتی وەبەرهێنانی کەلار بێ باین وعدمان پێدەن و بەڵام بەکردداری نایەن زەختکەن لە کۆمپانیەکە لێپرسینەوەی لێ بکەن. ئەوەی لۆپرسینەوە ئەکرێت تەنها لە ئێمەمانان نەکرێ. دەستەکان خۆشە منەمەوێ قسە لەگەڵ بەشداروانی دیکەی و پرۆژێ بکەم. ئێوە ئەو پارەی کە داوتانە بەو پرۆژەیە بەرامبەر ئەو ئیشەیە یەکسانن هاوتای ئەو پارەی داوتانە ئیشکراوە لە پرۆژەکانتانە؟ بەخێر بێن سەرەتا ئێمە ئەو قسانەی کە ئەیکەم لە خۆمە ناکەم بە پێی دادگای بەرای ڕزگاری ئەمە لیژنەمان بڕۆ سێری خانووەکان سێ چووە وەکووە بەرهێنانی گەرمیان دادگا هەروەها بەشی ئەندازیاری بەشی نەخشەدانان و هەروەها شارەوانی ڕزگاریش چونە سێری خانووەکان کراوە بە پێی ئەو ڕێژەیە کەوا وەرەقەی محکەمەمان لایە هەمومان زۆربەی زۆرمان 195 زیاتر پارە قستەکانمانداوە بەڵام ئیشکردنی کەمترە. لەو ڕێژەیە کەمترە کار کراوە زۆر کەم کار کراوە بەڵام نازان پارەیەکیش زۆر دراوە و ئیشکردنیش کەمە. باشە دەستەکان خۆشمێ بڵێ وەکەوەی بینیتان ئەمە ژمارەیەک لە ئەو دانیشتوانی ئەو بەشداروانی پرۆژەی نیشتەجێبوونی قەڵای شێروانن کە دەکەوێتە نێوان قەزای کەلار بۆ قەزای ڕزگاری وەکویان ئەڵێن ئەو پارەی کە ئەوان داویانە بەو پرۆژەیە کە پرۆژەیەکی وەبەرهێنانە نزیکەی 90 بۆ 95 لە 100 پارەیان داوە بەڵام ئیشکردنی کۆمپانیاکە بۆ تەواوکردنی خانووەکانیان زۆر لەو ڕێژەیە کەمترە وەک خۆیان باسی دەکەن. بڕیار بۆ لە مانگی 4 2024 ئەم پرۆژەیە تەواو بکرێ بەڵام تاوەکو ئێستا درێژ کراوەتەوە بۆ مانگی نوێی ساڵی 2026 وەکو خۆیان ئەڵێن دڵنیان لەوەی کە لە مانگی نوێم ساڵیش تەواو نابێت و پرۆژەکان ئەکەوێتە ساڵی داهاتوەوە.